بەناوی خۆی بەخشندە و میهرەبان لاوان و گەنجان لە نێوان کۆمەڵگە و لایەنە سیاسیەکاندا وەک دەبینێت لە هەرێمی کوردستاندا ژمارەیەک حیزبی سیاسی هەیە و ئەو حیزب و لایەنە سیاسیانش ژمارەیەک ڕێکخراویان بە دەوری خۆیاندا ڕیز کردووە. یەکێک لەو ناوەند و سەنتەرانەیش تایبەتە بە لاوان و گەنجان. ئەوەی ئەمڕۆ دەبینێت لە هەرێمی کوردستان لاوانێکی ئێجگار زۆر و بێکار و حکوومەتێکی بێباکیش لە هەمان کادا. لە بەرنامەی پرسی ئەمڕۆدا دەکرێت دوو پرسین: ئایا لاوان و گەنجان لەلایەن حیزبەکانەوە بۆ مەرامی تایبەتی لایەنی حیزبی خۆیان بەکار دەهێنێن؟ ئایا ئەو ناوەند و ڕێکخراوە گەنجانانە لەسەر ڕۆح و توانای لاوان حیزبەکانیان ڕازی دەکەن؟ و ئایا ئەم ناوەند و سنتەرانە حیزبیان خستۆتە خزمەتی توێژی لاوان و گەنجان یان بە پێچەوانەوە ئەوانیان وەکو پەیژەیەک سیر کردووە و بەکارهێنەوە بۆ دەستکەوتە حیزبەکان؟ بەڵێ لەم بەرنامەیەدا لەسەر ئەم پرسە دەوەسین بە میواداری بەشداری لە بەڕێزانی ئامادەبوو. سپاسیانەکەین کاتیان بەخشی بە بەرنامەکە. سەرەتا ئەگەر لە بەڕێز کاک هێمن عەمید سکرتێری ڕێکخراوی ئازادی لاوان دەست پێ بکەین، سەرەتای پرسیارمان لە بەڕێزت کاک هێمن ئەوە بێت کە ئایا ڕەوشی لاوان و گەنجان لە بەرەو پێشبردننی کۆمەڵگەی کوردیدا لە ئێسادا لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکدا بە شێوەیەکی گەشتی؟ زۆر سپاس بۆ بەرنامەکە. دیارە ئێمە گەر بێت و باز لە لاو گەنج بکەین لە وڵاتی ئێمە، لاو گەنج ئەو توێژە گرنگەن کە وڵاتیان لەسەر بنیادنراوە، بە قووەت و توانای لاوان شۆڕش کراوە، بە قووەت و توانای لاوان هەتا ئێستا بەردەوامی هەیە لە ئیدارەدانی دەوڵەتیشدا دەتوانم بڵێم. لاوان توانیویانە تاکو و ڕێژێکی باش لە ماوەی ڕابردوودا توانەکانی خۆیان بخەنە کاری جدی بکەن لەسەر ئەو پرسانەی کە هەیە. تۆ بڵێ تو نەڵێیت ئەو کێشانەی کە هەیە لە بینی نەوەی نوێ و نەوەی کۆن هەر هەیە لە ڕابردوو لە هەموو وڵاتانی شەیە کە کێشە لە نێوانەوەی تازە و نەوەی کۆنا هەیە، بەڵام دەتوانین بڵێن لاوان لە وڵاتی ئێمە کەم تا زۆر توانیوێتی ئەکرێ بەراورد بکەی لە نێوان ئەو کێشانی کە لە بینی لە نێوان جیلی با بڵێن جیلی تازە و جیلی کۆندا هەبووە لە ڕابردوواڵی هەبووە و ئەمە بە سروشتی دانێ، بەڵام لە ئێسادا لەسەر چی هەیە؟ زانی چۆن ئێستا مەگەر مقارنەیە بکەین نەوەی کۆن لە ماوەی ڕابردووە نەوە تازەکەی ئەو کاتە بووە. ئەوان بوونە کە بۆن بوونە لە سەردەمی شاخە، لە سەردەمی شۆڕشە خەباتیان کردەوە کاتەوان لاو بوونە. ئێستا کە وردە وردە تەمان ڕۆیشتووە جیلی تازە خۆی پێ وایە، نەوەی تازەیە و پێشی وایە ئەوانی پێشوو کۆن بوونە. یعنی دەتوانم بڵێم زۆر بە ئاسانی ئەوە هەزم ناکرێت لەوانێت لە نێوان کەسێک کە تەمەنی هەیە، هەر لە نێوان باوک و کوڕە سیرکی قەت بیرروبۆچوونی باوک لەگەڵ کوڕەکەیە کەم باوک و کوڕ هەیە بیرروبۆچوونیان یەک بگرێتەوە لە بەرەوەی ئەو لە سەردەمێکی تراژیا و لە سەردەمێکی تراژی تازەگەری هەیە، بیری تازە هەیە، ئەو ئارەزوو دەکا بەو جۆرە بیکە، ئەو پێی وایە ئەگەر بەو جۆرە بیکە. بەڵام بۆچوونێک هەیە دەڵێن لە هەندێک ڕۆ گەڕانەوە بەدیەکرێت لە دۆخی ئابووری و دۆخی بەسم گەنجان و لاوانە لە دۆخی گوزەران و بژێویە. ینی تۆ تەسەور کە ئەمڕۆ لە هەرێمێکین ینی لەژێر دەسەڵاتێک داین نەگلاوەکان بەڵکو بە تەمەنەکان و پیرەکان و خانە نشینەکانی ژیانی بوچیان پێنیە و دۆخێکی گوزەرانی خراپیان هەیە. ئەوەیش چینی لاوانە کە دەرفەتی کەرتی گشتی و تایبەتیشان بەڕوا داخراوە بە بەراورد بەڕابردووە باز لەوە کرێت کە ئەمە گەڕانەوەیە. ئەمە چۆن ینی هەڵسەنگێنرێت؟ ئەزانی ئێسامە ئەگەر تۆ باسی فترەیەکی زەمەنی ئەگەر دەتەوێت بکەین ئەوە جیایە لەوەی کە باز لە نەوەی تازە و نەوەی کۆن بکەین. ئێستا ئێمە بڵین و نەڵێن ئەمە ئێستا لە قەیرانێکین لە دۆخەکان کە لەوانەیە هەموو میلەت بە نەوەی تازە و بە نەوەی کۆنیشەوە کێشەی هەیە، مشکلەی هەیە، قوتی نییە، یاخود بڵین ناتوانێت بەهرەکانی خۆی تیادا
نمایشکە ناتوانێت داهێنام بکە ناتوانێت چکە هیچ شتێک نییە نەدامی بکە هەم وەزعی حکوومەت و ڕێکخراوەکان و وەزعی میلەت بەو جۆرەیە ئەگەر لەسەر تیشکی پرسیارەکەی یەکەم بمێنینەوانێ لە بارودۆخێکی وەهادا کە جەنابەت بە قۆناغێکی قەیراناوی دانیت ڕۆڵی گەنجان و لاوان کەوان بەداینەمەی شۆڕش و گۆڕانکارەکان دانجێت لە بەرەو پێشبردننی کۆمەلگا لە چیە خۆی بینێتەوە ئەزانی ئێمە لەوەشانە بجگە لەو قەیرانە مادی و اقتصادی کە تووشمان هاتووە ئێمە قەیران تووشی مەشاکلی عسکەریش بووینە ئەی ئەوە نیە ئێمە دەبینین هەر لاوەکانمانن ئەی ئەوانە نین کە ئێستا ڕۆژانە شەهید دەبن هەر لاو نین هەر ئەوانە نین کە ڕۆژانە برینارە بن لە جەبهەکانە بۆ پارێزگاریکردن لە خاک و نیشتیمان و ئەو خەڵکەی کە ئێستاکە بۆ جۆرە ئەژی هەر لاوەکانمانن دەتوانم بڵێم 1970 بۆ 90 ئەوانەی کە ئێستا بوونەتە قەڵغانیش بۆ ئێمە هەر لاوانن ینی بەداخەوە ینی ئەو شەشانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هەم اقتصادی ئێستا توش بووینە هەم سیاسی هەم عسکەریش بەڕاستی بۆیە لاوان ڕاستە دەبێت دەوری کاریگەرتریان هەبێ بەڵام لە ڕوو عسکەرێکەوە ئەوە لاوانن ئێستاکە بوونەتە قەڵغان لە ڕووە سیاسێکەشەوە هەوڵی جدی هەیە بەڵام وەک باسم کردیانی ئەگەر ورد کۆبوونەوەکەمان لەسەر ئەوە بێ بەس لەسەرەوە مۆزوع قسە بکەین دیارە زۆر قسە دێنێ بۆیە ئەوە کێشەیەک هەیە لە نێوان تازە و کۆنە بۆ حەلکردنی مەشاکلی وڵات لەلایەن اقتصادێکش ئەوانەی کە ئێساش ڕۆژانە لە دام و دەستگاکانی حکوومەت و دەوڵەتدارین زۆر هەیەن لەوانە گەنجانن لاوانن کە ڕۆژانە بەرنامێنێ بەڵام بڵین و نەڵین ئێستا کە هەندێک مەشاکیل هەیە لەوەی کە حکوومەت بە حکمی ئەو توش بوون بۆ قەیرانە دارایی کە تووشی هاتووە لەوانەشە ینی ئەوەندە گوێڕایالیش نەبێ بەڕاستی بەداخەوە ینی کە دەبێت گوێڕایالی لاوان من چکە وەرە تۆ ڕاوێژیان پێ بکە بەو ڕێکخراوانەی لاوان بە لاوانی تری ئاستبەرز ئاستی لە هەموو ئاستەکان لاو بێنە شاوەڕێی پێ بکە شەر نییە بە قسەیکەی بەڵام وەرە ئەگەر ڕێیەشی باشی هەبوو لی وەرگرە بۆی ئیسفادە هەبێ بۆی تۆ لە داهاتوە زۆر باشە گەڕێمەوە لا دەرفەتی کەیە ئێسش ئەسمە لای کاک توانات تەقێدین وەکو لە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان سواز بۆ ئامادەبوونێت ئەگەر پرسیارێک لە بەڕێزت ئەوە بێت حیزبایەتیکردن تا چەند تەندروستە کە ئەم ناوەند و سەنتەر و ڕێکخراوە لاوانیانە کە ئیکەن لە پەنای حیزبەکانە تا چەند خزمەت بە کۆمەڵگە ینی خۆ بێ هەموو شتێک دوجار قازانج بێ بە کۆمەڵگە لەشوە خۆی بینێت دیارە شتێکی زۆر ئاساییە لە هەموو کۆمەڵگایەکە کە باسێگە لە دیموکراتی لە ئازادی بکەین دەرەنجام ئەم ئەبێ حزب هەبێ ئەو کاتە توانی کۆمەڵگایەکی دیموکراتی بنیاد بنیت چکە ئەو کاتێک کە تۆ ئەڵێی دەوڵەتداری یاخود دەسەڵات دروستەکەم ئەبێ لە ڕێگای ئەو حیزبانەوانێ پەیامیان هەبێ بەرنامە پرۆژیان هەبێ بۆ دەوڵەتداری و ئەو حیزبانش کە کاتێک دروست دەبن و مافێکی شەرعی خۆیانە ڕێکخرا و کۆمەڵە و سنتەر و ئۆرگانەکانی تر دروستکەن کە بتوانن لەو ڕێگایەوە خزمەت بە کۆمەلگا بگێنن خزمەت بەو چین و توێژانە بگێنن کە بۆ ئامانجییاندا دەمەزرێن خزمەتە چۆنە کرە ڕوون ترکیتەوە بەڵێ ئەو خزمەتە بۆ نمونە گەر ئێمە باز لێ لاوان بکەین باز لە لاوان بکەین پێویستە لە ڕێگە ئەو ڕێکخراوانەوە یاخود ئەو حیزبانە پامیان بۆ ڕێکخراوانەیە کە بتوانن لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی پەروەردەیی لە ڕووی بنیانانەوە لە ڕووی هاوکاریەوە لە ڕووی بوارە جیاجیەکانی ڕۆژانی پێداویستەکانی گەنجانەوە هاوکاری و هەماهەنگیان بکەن و دواتر ببنە پردێک لە نێوان ئەو گەنج و لاوانی کۆمەلگایە و لەگەڵ دەسەڵاتە بتوانن پەیامەکانیان بگەن ئەو دەورە نبینن لە کاتێکە حیزبێک بڵین سنتەر و ڕێکخراوێک دابمەزرێنێت لە کاتێکدا ینی چ جیاوازیەک هەیە لە نێوان ڕێکخراوێکی ئێنجی ئەوی سەر بەخۆدا ینی ئەویش ناتوانێت ئەو کار بکا بۆ لە پەنای حیزبێکە ئەویش دەتوانێت بەڵام پێویستە یعنی ئەمە بە سیستەمێکە ئاڕۆین ئەو سیستەمانە ئەو حیزبانە یعنی بۆ خۆیان کە بەرنامەدا دەڕێژن پێویستە ڕێکخراوێکیان هەبێت کە تایبەت بێ بە خۆیان بۆ ئاماجی حیزبەکان ئەو گەنجانە پەروەردە بکەن دواتر بتوانن حیزبەکانیان پێگەنج بکەنەوەنێ چکە حیزبی خۆی بەکارهێنێت بۆ قانساتی حزبی خۆی بۆ ئەو بەکارێنێ کە بتوانێت حزبەکەی حزبێکی گەنج بنوێنێت و حزبەکەی زۆرترین گەستیدا پەروەردە ببێت زۆرترین گەستیدا بتوانێت خزمەت بکات ینی تۆ بە نمونە وەکو نەگەوەی کە گەنج بکاتە ئالەتێک وەکو نمونە باسی بکەیت تا چەند ئەو ناوەند و ڕێکخراوەی ئێوە
کاریگەری کردو سەر سەرکردایەتی حیزبەکەتان و گەنجان ڕۆڵی فعالی تیابێنن ینی ئێمە گەر تازەترین نمونەمانە بێ کاگومێت خۆشناو سکرتێری یەکێتیەکەمان بووە کە ئێستا بە نوێنەراتی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی لیستی پارتی دەکات لە پەرلەمان ئەمە نمونەیەکی زیندوو کە توانێتی لە ڕێگای ئەو ڕێکخراوە کادرەکانی خۆی پێبگەێنێ نوێنەراتی حیزب بکات لە ئۆرگانەکانی تردا. بەڵێ زۆر باشە سێژمە لای بەڕێز مەریوان جەبار سکرتێری ڕێکخراوی لاوانی کوردستان گە پرسیارم لە بەڕێزت ئەوە بێت جێگەدەستی لاوانی حیزبەکان تا چەند دیارە؟ بەڵێ سەرتا سوپاس بۆم نمونە بە خۆتان بێنەرەوە بەڵێ سوپاس بۆم دەرفەتە بەخراتنیم هاوڕای زاناکەم ئەمەدەوارم توانین گفتوگۆیەکی سوڕوپەر لەسەرم بابەتە بکەینە سەر ئەساسی لە یەکتێکی شتێن و تەمەناشەکەم دوجار دەرەنجامی گفتوگۆکەمە بێتە بەشێک لە هەوێنی چارەسەرکردنی ئەو کێشە و گرفت و قەیرانانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە و توێژی گەنجان و لاوان بەتایبەت لێی زەرمەند بوون. بەداخەوە ئەمڕۆکە کەشێک هاتوۆتە ئاراوە کە توانم بڵم کۆی گشتی کۆمەڵگەی کوردی بارگاوی بۆ بە کۆمەڵە قەیران و کێشە و گرفتی گەورە. هەندێک لەو قەیرانانە قەیرانی تازەن قەیرانی نوێن ئەتوانم بڵم ئیبداعێکە و حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی و هەندێکی تر لەو قەیرانانە ئەتوانم بڵم لە دەرەنجامی سیاسەتی هەڵەی دەسەڵاتی کوردی لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە ئەحزابە سیاسیەکان و ڕێکخراوەکانی گەنجان و لاوان ئەمڕۆکە پاشخانی ئەو سیاسەتە هەڵەیە لەسەر کۆی گشتی کۆمەڵگەی کوردی بەدەر ئەکەوێت. توێژی گەنجان و لاوان تەبان ئەگەرێمە بین پەناسەیەک بۆ توێژی گەنجان و لاوان کەین لەناو هەموو شەریحەکانی کۆمەلگایە تۆ میشە گەنجان و لاوان بە بەردی بناغی بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست و شەفاف دانراون و هەمیشەوە گەنجان و لاوان بوون کە جڵەوی کۆمەلگایان بەدەستەوە بۆ توانای گۆڕانکاریان هەبووە لە سەر جەمبوارەکاندا. گەنجان و لاوان تۆ بەدەر لە ئەرکی کە لەسەر شانی خۆیانە زۆر جار ئەرکی چین و توێشەکانی تری تۆ باسی ڕابردووەکەیت ینی لە هەمووی قۆناغێکە لە هەموو دەشمە سەر ڕابردوش یعنی گەنجان و لاوان تۆ هەمیشە جڵەوی کۆمەلگایان بەدەستەوە بە بەداخەوە لە ماوەی 25 ساڵی حکومڕانی دەسەڵاتی کوردی تاوەکو ئێستا دەسەڵاتی کوردی زۆر بێباک بووە لە بەرامبەر ئەم توێژەیە. خوێندنەوە بۆ گەنجان و لاوانە نێو هەموو شەریحەکانی کۆمەلگا لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تریشە گۆڕێ ینی تۆرە نمونەی کۆمەلگا پێشکەوت و کراوەکان وەربگرا ئەو کۆمەلگایانەی کە گرنگیان بەم توێژەداوە بەردەوام کۆمەلگایەکی پێشکەوتوو بوون و بە پێچوانە ئەو کۆمەلگایانی کە پشتیان کردوە توێژەکانی گەنجان و لاوان توێژی گەنجان و لاوان بەردەوام پایە هەر ئەساسیەکانی ئەو کۆمەلگانە بەرەو هەرس و دارمان و داڕخان ڕۆیەوە. ئێستادا کۆمەلگەی کوردی یعنیگەوەکو نمونەیەک وەربگرین کە کۆمەلگەیەکی تا ڕادێک نیمچەکراوەیە بەڵام بەڕای من هێشتا ئاساوارەکانی دواکەوتوی بە سیمای ئەم کۆمەلگایەوە دیارە دەسەڵاتی کوردی نەیتوانیەوە و ڕێکخراوەکان بە تایبەتی نەیانتوانیوە ئاوەڕێکی جدی لەم توێژە بدەنەوە بۆیە هەتا خاوەنی ئەم دید و تەسەوراتە بین بەرامبەر بە توێژی گەنجان و لاوان من پێم وایە پەیامەکان تەسەور و دیدێکە بێ بۆ لاوان بەڕای تۆ یعنی تۆ ئەگەر بتەوێت کۆمەلگاکەت پێش بکەوێت بە حەقەت یعنی پێویستە هاوکاری ئەم توێژە بکەیت یعنی گرنگی بەم توێژە بدەیت کاک یاعقوب با من باسی ڕابردوو بکەم لەگەڵ ئێستادا لە سەردەمی ڕژێمی فاشستی باسە یعنی لە کاتێکە ئەم دەسەڵاتە دەڕندەیە بە تەواوی مانای کەلیمە هەوڵی ئەدا ناسنامەی تۆ بسڕێتەوە ناسنامەی نەتەوایەتی تۆ نێڵێ لەسەر پێگەی جوگرافی تۆ بسڕێتەوە لەو کاتەدا تەواوی شەریحەکانی کۆمەلگا بە گەنج و پیر و لا و ئافرەتەوە هەمووی لە هەوڵی ئەوەدا بوو کە تروسکایەک بدۆزێتەوە مانفەزێک بدۆزێتەوە بۆ ئەوەی تەواوی کۆمەلگای لێ ڕزگار ببێ خۆشبەختانە ڕاپەڕین هات بەسەراوە توانیمە سەرکەوتن بەدەست بێنین دەسەڵاتی کوردی لەو کاتەدا یعنی بووینە خاوەنی کیانی خۆمان بەشێکی زۆر لە گەنجان و لاوانی ئێمە ئومێدێکی زۆریان لەبەر ڕۆشنای ئەم دەسەڵاتەدا هەڵچنی بوو کە لەژێر بەیداخی ئاڵای پیرۆزی کوردستان و لەژێر دەسەڵاتی خۆماڵای بتوان بە بەشێک لە ئاوات و ئامانجەکانیان بگەین یەکێک لە کێشەهەرە گەورەکان لە ئێستادا بۆ نمونە دیاردەی کۆچکردنی گەنجان و لاوان کە لە ماوەی 25 ساڵی حکومڕانیە ئەم کێشەیە لەگەڵ گەنجی ئێمەدا هەیە لە کۆمەڵگەی ئێمەدابوونی هەیە لە هەندێک لە ساڵەکانە ئەم کێشەیە زیاتر تۆغ بۆتەوە بە ئێستاوە یعنی گەنجان و لاوان لە دوای ئەوەی کە ڕاپەڕین کرا نەهاتن داوا لە دەسەڵاتی کوردیکەم بڵێ وەرگاکە تعویزی ئەو قوربانیدانم بۆ بکەرەوە کە لە سەردەمی ڕژێمی فاشستی باسە بەرم کەوتووە لەبەرەوەی هەمومان ئەزانین ئەو ڕژێمە دوژمنی ئێمە بووە یعنی هەوڵی سڕینەوەی نەتەوەکەمانی داوە بەڵام لە دوای ئەوەش بەداخەوە جارێکی تر گەنجان و لاوان کەوتنەوە نێو بەرداشی ئەحزابە سیاسیەکان و گەنج بە جۆرێک مراوەغەی پێکرا هەر بۆیە گەنجان و لاوان بەردەوام بیریان کردێتەوە کە لە ڕێگەی چۆن ئەڵێ کەناڵێکی تایبەت بە خۆیان بتوان بە بەشێک لە ئاوات و ئامانجەکانیان بگەن یەکێک لەو کارتانە یاخۆ یەکێک لەو کەناڵانە کە گەنجان و لاوان هەڵیان بژاردووە دیاردەی کۆچکردنە بۆ دەرەوەی وڵات کە بەداخەوە لەرداگە ئیجازە بدەیت لەسەر ئەدای ڕێکخراوەکانی گەنجان و لاوانەوە یعنی لە 2013 و 14 و 15 و 16
کاتێک کە گەنجان و لاوان کۆچەکەن بۆ دەرەوە و گەنجەکانمان تەرمەکانیان لە ئیجێهێنە دەرەوە هاوکات ئەحزابی سیاسی لە ململانەیەکی قوڵایە ڕێکخراوەکانی گەنجان و لاوان بە تایبەتی ڕێکخراوە حیزبیەکان ئەوەی لە هەوڵی درێژەدان بوون بە سراع و ململانەی حیزبەکانیان نەیانتوانیوە بە نیوەی ئەوە هەڵوێست لەسەر ئەم کەیسە وەربگرێت. خۆشی لەو ڕێکخراوانی کە سێبەری حیزبەکانە ینی تۆ ڕخنەی ژەگریت و چیت کردووە ڕێکخراوەکەت کاک یاعقوب کاتومەتە ئێرە ڕاستە من سکرتەری ڕێکخراوی لاوانی کوردستانم سەر بە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانە بڵێ ئەویش ئەوانیش وەکو باقی ڕێکخراوە ئیجازە بدەیت بوونی وەلای حیزبی تاوان نییە ینی حیزب ئێستا لای ئێمە بەم شێوازەی ناتۆ بڕۆ لە ئەوروپا لە ڕۆژ ئاوایە ئەو لیبراڵەتی لەناو حیزب هێرەناو کۆمەلگاکەشانە یعنی حیزب لەلای ئێمە من ناڵێم هیچ دەورێکی نەبووە حیزب باشترین قوتابخانە بە بۆی کە کۆمەڵک کادری باشی پێگەیاندەوە توانیوێتی کادری سەرکەوتوو بە سەرکەوتوی فلتەرەکانی ئەو حیزب بڕێت و بگاتە دەسەڵات بەڵام هەمیشە حیزب چوارچەوەی بۆ کادرەکانی خۆی داناوە وەڵما بێ هەمووشمان ئەو حقیقەتە ئەزانین و پێویست ناکە خۆمانی لێلا بدەین. دەستخۆش ساڵ و بەڕێز ئەچمە لای بەڕێز کاگە نزار کەمال لە لاوانی بزنەوەی ئیسلامی ساڵ بۆ ئامادەبوونت سەرەتا ئەگەر پرسیارم لە بەڕێزەوە بێت بوونی چەند گەنجێک لە سەرکردایەتی حیزبەکانە وەکو زۆر جار بڵێ لایەنەکان بەوە تاویزە دەنەوەڵێ ئەوە سەرکردایەتیمان چەند گەنجێکمان هەڵبژاردو و یان تێدای وەکو چۆن بۆ چینی ئافرەتان و ژنانیش کەسێک دوانیانی دێنە سەر و کاندیدیانەکەن و دوجار بە دەنگی کۆتاییان بە دەنگی تر ئەچنە سەرکردایەتیەوە بۆ لاوانیش بۆ گەنجانیش چوونیان بۆ سەرکردایەتی حیزبەکان ئەمە ینی چییە تەنها چاوبەستێکە بۆ گەنجان و لاوانیان فعلەن جێگەی خۆی ئەگرێت کە لێنە کوڕەکاتەوە. وڵێ بە ناوی خۆی گەورە میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم تەبان خۆی پرسیارەکەی جەنابەت ئەگەر تۆزێک واقعی بین دیارە هەر بۆ خۆی چوونە سەرەوەی کۆمەڵە گەنج لەناو قیاری سیاسی ئەم هەرێمی کوردستانە کەم تا زۆرێک ئومێد بەخشە ئەگەر ئامانجە سەرەکیەکەش نەپێکێت لانی کەم نزیکین لە ئامانج نزیکبوونەوەی ئەم تەبەقە گەنجە لەناو قیاری سیاسی لە هەرێمی کوردستانە بەدڵنیاییەوە کاریگەری ئیجابی ئەبێ بە تایبەتی دراویشتەی ئەم نزیکبوونەوەیە بۆ توێژی گەنجان و تەبەقەی گەنجانە ناو کۆمەڵگە کاریگەریشی هەبووە ینی نمونەیەکە بێ کە بڵین ئەو گەنجانە لە سەرکردایەتیە ڕۆڵێکی کاریگەر و یەکلاکەرەوەیان بینی لە ئاڕاستەکردنی حیزبەکانیان بەرەو خزمەتی کۆمەڵگە تابان ئەگەرێمە بیرمان نەچێت ڕابردووی تەواوی ئەم هێزە سیاسیانی لە هەرێمی کوردستانان دەستپێکی خەباتی شاخیان کۆمەڵک گەنج دەستیان پێکردووە کە کاریگەری زۆر ئیجابی هەبووە لەسەر کۆمەڵگەی کوردی یعنی ئەوەی کە لە ڕابردوودا پێ ئوترێ شۆڕشی کوردی و خەباتی کوردی گەنج کردوێتی ڕاستە کۆمەڵک خەڵکی نخبەی بەتەمەن لەناو ئەم هێزە سیاسیانە هەبوون بەڵام زۆرینەی زۆری ئەم شۆڕشانە گەنج کردوێتی و کاریگەری زۆر ئیجابیشی هەبووە هەم لەسەر کۆمەڵگە بەگشتی و هەم لەسەر گەنجان بە تایبەتی ئەوەی کە ئێستا هەیە یعنی ئێمە تازە بە تازە ئەگەر ببینین لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە گرنگی ئەدەن بە تەبەقەی گەنج لەناو قیادەی سیاسی خۆیانە لەناو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەم لایەنانە ئەبینین گەنجێک ئەچنە سەرەوە خۆشمان وەکو گەنج لەناو هێزە سیاسیەکانە تا ڕادەیەک کەم ئەزمونین بەڵام ئەمە سەرەتایەکی ئومێد بەخشە ئینشاء الله تەمەنا ئەکەین ئەم گەنجانی ئێمە کە ئەچنە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبەکانیان ڕنگدانەوەیەکی واقعی طبقەی گەنج بێ لەناو کۆمەڵگە پێوانێت تۆمەتبارکردن لەلایەن حیزبەکانەوە بە کەم ئەزمون و بڵین بێتەجروبە و چۆنەڵێت دەست و پێسپی ناو زەد بکرێن و دواتریش بە تۆمەت پیان بفرۆشنەوە وەکو لە پەرلەمانە شتیوامان بوو ینی ئەمە خولی پێشووی پەرلەمان خۆشبەختانە ژمارەیە گەنج سەرکەوتن بۆ ئەندامەتی پەرلەمان بەدەر یعنی جیاواز لە خولەکانی پێشوو بەڵام دوجار ینی قەیران و بارودۆخێکی سیاسی دروستکرا لە هەرێمی کوردستان ینی خەریکە خەڵکی وا قەنەعەت پێیەکەن کە ئەمانە نەیانتوانی و ئەدایشی باش بینین لە بەشی لەبەرەوەی گەنجن و بێ ئەزمونن کاک یعقوب ئەگەر تۆزێک واقع بین بەدڵنیاییەوە هەموو جوڵانەوەیەک ڕەخنەش هەڵەگرێ ئێستا کە لە هەرێمی کوردستانە ئەبینین ئەو لە ناو گەنجانە نخبەیەک هەن کە سەرەکەون بۆ پەرلەمان بۆ ناو وەزارەتەکان بۆ ناو با بڵێن پێگەی سیاسی سەرەکی لە ناو ئەحزاب و لایەنە سیاسیەکانە بەدڵنیاییەوە محەلی ئەوەی هەیە ڕەخنەشیان لێ بگریت بەڵام ئەزمونێکە سەرەتایی هەیە ئەم ئەزمموی سیاست و حکومڕانی لە هەرێمی کوردستانە زۆر جیاوازترە لە ئەزمموی شاخ زۆر جیاوازترە بەدڵنیاییەوە جێگەی ڕەخنەش هەن بەڵام ئایا ئومێد بەخش نییە ئێستا لایەنانی کە لە شاخ شۆڕشیان کردو عەقڵەتی شاخیان فرێدا و ئێستا بارودۆخێکی کێیە بەڕای تۆ
من ئەڵێم ئێستا سەرەتایەکی ئومێد بەخشە بە دڵنیاییەوە ئەگەر فڕەشیان نەدابێ بە فڕیدەن خۆ ئێمە کە هاتیینەوە ئەم هەرێمی کوردستانە تا قیامەت خەریکی شۆڕشی لە کاتێکداری سەرکردایەتی ئەوان گەنج و لاو بوون ینی تۆ بێ پێش ڕاپەڕینەوەیەک ئەگەر تەسەوڵ هەرزم کردیت هەر لە بیداەتی قسەکانم سەرکردایەتی شۆڕشی کوردی لە هەموو کاتەکانە لاو کردوێتی هەمویان لاو بوون ئێستا ئەوانێکی ئێستا ناو قیادی سیاسی هەرێمان خۆمان پیانەڵین تەمەێکتان کردووە فەرمونون ئیجازە بن بڕۆنە ماڵەوە با ئێمەش بینە پێش بە دڵنیاییەوە لە ڕۆژگاری خۆیانە ئەوانش گەنج بوون وەکو ئێمە يعني ئەو کێشەیە کە کاگێ من ئیشارەتی پێکرد هەر لە بیدایەتەوە بە دڵنیاییەوە طبقەی ئێستا جیلی کۆن با بڵین ئەگەر تعبیرەکە هەڵە نەبێ جیلی کۆن ئەوش پێی وایە ئەبێ بەرهەمی ئەو هەموو خەبات و شۆڕشەی کە ڕۆژگارێک لە شاخا بووە ئێستا بیچنێتەوە ئەی ئێمە ئامانجەکەمان چییە نەخێر ئێمەش گەنجین ئومێدێکمان هەیە ئەمانەوێت ئێمەش لەناو ئەو پێگە سیاسیانە لەناو محافلی سیاسی ئەم هەرێمە جێگەدەستمان دیار بێ بە دڵنیایی و ئێمەش ئامانجمان هەیە ئێستا ئەوان سەرکەوتون لەبەرچی لەبەرەوەی کە ئەوان بۆ خۆیان ڕێکخراوی لاوان تایبەت بە خۆیان دروست کردەوە ینی لاوان و گەنجانیان خسەودە خزمەتی حیزبەکانی خۆیان من نەگ ئەوە گەنجان و لاوان بن ینی بەجیا لە ئینتیمای سیاسی ڕەنگە جیاوازتر شارێکی گشتی دروست بکەن ڕەنگە جیاوازتر لە جەنابە لەو قەزیا بیر بکەمەوە چونکە من نمونەیەکی بەسیط هێنمەوە لە سەر حیزبەکەی خۆم چکە من ئێستا تەمسیلی حیزبێکەکەم لێرە ڕەنگە جەنابەت بڵیت کە ئەوان ئەیانەوێت گەنج بخەنە خزمەتی مەشروعەکەی خۆیان خۆڕاستە هەر هەموو پەیڕەوی ناوخۆی ئەم لایەنە سیاسیانە ببینە باس لە خزمەتی کۆمەڵگەیەکە با لاش بدەن لە پەیڕەوەکان بەڵام من خۆم کوڕی ڕابەرەکانم لە ناو کاروانی ئەو زەحیانایە کە حیزبەکەی خۆم داوێتی کەواتە ڕابەرەکانی من و قیادەی من بە دڵنیاییەوە ئەوەی منوەکو گەنجێک ینی بێ ئومێد نیم لە حیزبەکەی خۆم بۆ تۆ ینی بۆ تەنها حیزبەکەی خۆ دەبینی ینی غیری حیزبەکەی تۆ کۆمەڵگەمان هەیە ینی من لێرە تەمسیلی حیزبەکەی خۆمەکەم تەمسیلەکەی بەس ئەکرێ تۆ وەکو گەنج و لاوێک و هاوشێوەی تۆش لە لایەنەکەی خۆتەوە لایەنەکانی تریش ئەوەندە ینی بۆ مەودای بیرکردنەوە و کاریان فراوانتر نەبێت بڕێنێت ویستم بڵێم ئەمە بۆ هەموو حیزبەکان ویستم ویستم عرضکەم لە بیدایەتەوە قسەیەک گورژێنرا کە ئایا ڕێکخراوەکانی NGO یاخود ڕێکخراوە پیشەیەکانی سەر بە لایەنە سیاسیەکان کامیان کاریگەریان زیاترە لەسەر کۆمەڵگا بە دڵنیاییەوە ڕێکخراوە پیشەیەکان و ڕێکخراوەکانی NGOش لە هەرێمی کوردستان لە هەموو جیهانە تقریبا یەک ئامانجیان هەیە هۆشیارکردنەوەی گەنجان و ڕۆڵ پێدانیانە ناو کۆمەڵگا بەڵام ئەوەی کە بە بۆچوونی من ئەگەر ئێمە ڕازگۆ بین لە ئیشەکەی خۆمان ئەوەی کە ئیجابیانە ترە لە مەسەلەی ڕێکخراوە پیشەیەکانی سەر بە لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک لینکەکە نزیکترە لە دەسەڵات ئەگەر بزانن ڕێکخراوە پیشەیەکانی ناو لایەنە سیاسیەکان نزیکترن لە دەسەڵات خۆ دەسەڵاتی ئەم هەرێمی کوردستانە و هەموو جیهانیش تقریبا حیزبەکان بەڕێوەی ئەبن ئەگەر بزانن ئەم ڕێکخراوانی کە لە حیزبەکان نزیکن بە تایبەتی ئەو حیزبانەی لە دەسەڵاتن لینکەکان نزیکترە جیاوازترن لە ڕێکخراوە NGOکان ڕەنگە بتوانن کاریگەری زیاتران هەبێت ڕەنگە بتوانن وەزئی ناوخۆی کۆمەڵگە و بە تایبەتی ئەو معاناتەنەی گەنج لەم هەرێمە هەیەتی زووتر بیگەرن بە قیاری سیاسی ئەم هەرێمە ئەگەر دڵسۆز من لە کارەکانیان زۆر باشە سپاس بۆ بەڕێزت دێمە لای بەڕێز ناجی حەمەفەرەج کاریگەری سنتەری پەرەبێدانی لاوان سپاس بۆ دەرفەت و بەشداربوونت ینی هەندێک قسە بکرا با من لەو بیکەمە پرسیار بۆ بەڕێزت ینی هەمووی ئەوەتە کاگەمەریوان لە حیزبێکی شایە و بە سکرتێری حیزبێ ڕێکخراوێکی لاوانە لە حیزبەکەی خۆیە بە هەمان کات ڕخنە ئەگری ئەڵێم حیزبانە هەمووی تاوانبارن و هەمووی ینی دەستیان هەیە لە قەیرانەکانی کۆمەڵگا بۆچی ئەمە هەموو حیزبانە بەیەکەوە بەشدارن تێ ئەمە وەڵامێکی دروستە بۆچی هەمووی بەیەکەوە بەشدارن لە دروستکردنی قەیران و لە چارەسەر نەکردنی و مانەوەی بەم شێوەی ئێستای ئێمە گەر سەرەتا قسەمان لەسەر گەنج و ڕۆڵیان هەبێ لە کۆمەڵگەی کوردیدا و دەبێت قسەیەکیشمان هەبێت لەسەر ئەوەی کە گەنج دەبێ لەکوێی چارەسەری ئەم قەیرانەدایە کە کاتێک قەیرانێکی دروستکراو بەرۆکی کۆمەڵگەکەمان و هەرێمی کوردستانی گرتووە قەیرانێک کە دروست دەکرێت بێگومان چەند سیناریۆیەکیشی بۆ دادەڕژێت و هەر سیناریۆیەک بخۆی ڕێگریەکی تایبەتی دیکەشی هەیە من پێم وایە گەر سەرنج بێ لەسەر ئەو قسەیە من بەسەراحەتەگە سنتەری پەرەپێدانی لاوان کە ڕێکخراوێکی لاوانی کۆمەڵی ئیسلامیە نیشانە زی بە حیزبەکەمەوە دەکەم کە هەمیشە لەگەڵ جەماوەرەکەی دابووە لەگەڵ خەموو خەڵکی کوردستان دابووە کوردستان دابووە تێدەکەم دەزانم بەستم دێمە سەر بابەتی چارەسەریش لەگەڵ ئەوە کاتێک کە سیر دەکەم حیزبەکەم
بواری لاوانی بە من سپاردووە هیچ کاتێک دەداخلاتی بواری لاوانی لە مندا نەکردووە چون ڕێکخراوێکی بەناوی لاوانەوە دروست کردووە لە منیش ڕادەبینێ لە بواری چوونەتۆژی لاوانە کە خزمەت بە سەررجەم چوونەتۆژی لاوانی کۆمەڵگەی کوردی بکەم نەک تەنها لاوانی کۆمەڵی ئیسلامی و پرۆژەکانی سەررجەم ڕێکخراوەکانیش لەوەدا خۆی دەبینێتەوە کە خزمەت بێ بە لاوانی کۆمەڵگەی کوردی ئەوە خاڵێکی دیکەش ئەوەیە باز لە قەیرانەکانت کرد بێگومان هەر حیزبێک بەقەدەر قورسایی خۆی کەم تەرخەمی لە دروستبوونی ئەم قەیرانانەدا بەردەکەی بەڵامی بدەوێت ئەوەشمان لە یاد نەچێ دروستبوونی ئەم قەیرانانە کاریگەری هەڵەی حکمڕانی ڕابردووە لە ئێستادا بەرۆکمان دەگرێتەوە دەبێت چی ئەم قەیرانانەی دروست کردووە ئەوانە ڕۆڵیان هەبێت لە چارەسەرکردنی قەیرانەکانە چونکە ئێمە هەڵەیەکی حکمڕانی لە ڕابردوودا هەبووە لە ئێستادا بەرۆکی گەنج و لاوەکانمانی گرتووە و تۆزێک زەحمەتیشە چارەسەرکردنی قەیرانەکان پێ وایە ئەگەر لایەنێک یان لایەنانێک قەیرانیان دروست کردی بێ بەمەبەست ئەویان دروست کردێت چۆن ئامادەن چارەسەری گەنجە کەوا بێ لە بەرژەوەندی خۆیان بمێنێتەوە من دەپرسم بۆ چاوەڕی ئەوە بینیانی چاوەڕی لایەنە بینیان دوو لایەن بینیان ئاراستەیە بین کە ئەگەر قەیرانی دروست کردبێ هەرەبێ ئەو چاجی کاتەوە ینی بۆ فشارێت دروست ناکرێت بۆ گەنجان و لاوان ینی ئەبن بەزەحێ ئەوان ناڵێن داینەمەی کۆمەڵگەن بێگومان لە هەموو کۆمەلگاکان و لە هەموو شۆڕشەکانی ڕابردووە لاوان سەرمشقی گۆڕانکاریەکان بوون ئەمە شتێکی بەڵگە نەویستە ئەگەر بێن سیرەی پێغەمبەران و سەحابەکانیش بخوێنینەوە سەرمشقی گۆڕانکاریەکان لە لاوان سەری هەڵداوە چ بای دەگاتە ئێستا من لە تۆ دەپرسم لە کاتێکدا کە ئێستا باسی خولی ئێستای پەرلەمان کرد کە کۆمەڵێک لاوی تێدایە ئەم خولەی ئێستای پەرلەمان لە هەرچی خولە لە ڕابردوو جیاوازترە بۆ لەبەروی لاوانەکانی تێدا زۆرترن بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر لە کاتێکدا کە ئەم خولەی ئێستا کۆمەڵێک پرۆژەی باشی پێەیە سێردەکەی بەرەوکی پێدەگیرێت سێردەکەی ڕێگەی لێ دەگیرێت بربەستی بۆ دروست دەکرێت لە پێناوی ئەوەی کە ئامانجە سەرەکیەکەی خۆی کە خزمەتە بە کۆمەڵگەی کوردی بە شانازیوە بۆ حیزبێکی دی بگەڕێتەوە ڕێگەت لێ دەگرێن لەبەر ئەو بۆ خۆی ئەوە بکە یعنی ئەمە هەمومان خەون بەسەر بەخۆی کوردستانەوە دەبینین لە ڕابردووە هەر گەنجانیش بوون سربەخۆی کوردستانیان لامە بەست بووە من دەبێ تیشکێک بخەمە سەرەوە بەڵام بۆ دەبێت لە کاتێکدا کە ئێستا ئێمە باز سەر بەخۆی کوردستان دەکەن تەنها حیزبێک یا تەنها لایەنێک یا تەنها ڕێکخراوێک تۆ ئاماژە بەم سەر خەڵکە بە و گەنج و لاوانەکە ینی ئەسڵەن هەر گاڵتەیان لەو بابەتە بێت ینی لە کاتێکە ئەو ژیانی خۆی بینێت بەڕاستی ئەبینێت ئێمە ئەگەر بە لێتێگەیشتنی کەرتی تایبەتە دەرکراوە لە کۆمپانیاگەی ئەمە ئەگەر بە لێتێگەشتنی سیاسی بێ ئەگەر بە لێتێگەشتنی سیاسی بێ ئەگەر بە تەوافقی سیاسی بێ ئەو کاتە ڕێکخراوەکانیش بە گشتی دەتوانین پێکەوە هەمومان کۆبینەوە هیچ دەرفەتێک بۆ ڕێکخراوەکانی گەنجانیش نەماوەتەوە دابنیشن گفتوگوۆیە بکەن لەسەر چارەسەرکردنی ئەم قەیرانانە سەرجەم وڵاتانی نێودەوڵەتیش هاتوون چارەسەرێکی ئەوتۆیان پێنیە بۆ قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستان قەیرانێک کە ئەوان چارەسەریان پێ نییە قەیرانێک لاوان ئەتوان چارەسەریان پێ بێ وە گفتوگۆکانیان ئامادە ڕێکخراوەکانی لاوان لەکوێ چارەسەریان پێ بێت لە کاتێکە قەیرانێک خەڵک برسی دەکرێت خەڵک دەنەرێتەوە ماڵەوە خەڵک کری خانوەکەی نییە بیدات مامۆستای و فەرمانبەرەمان دەگرێت هەڕەشەی ئەوەی لێ دەکرێت فەسڵ بکرێت کە داوای مافی خۆی دەکات ینی لاوان لەکوێی ئەم دروستبوونی قەیرانە و هەڕەشە لێبوونانە ڕۆڵی هەبێ بەڵام ئەوان تاوانبار نین بەوە بێگومان بەشێکی زۆر ئەکەوێتەوە سەر لاوان ئێستا لاوانی حیزبەکان بە تایبەت من لێرەوە ئەوە دەڵم لاوانی حیزبەکان و ڕێکخراوە حیزبەکان لاوانی NGOکانی سەرجەم ڕێکخراوەکان بە تێگڕابین قسەیەک لەسەر کۆبوونەوەی سەرجەم حیزبەکان بکەین و پرۆژەیەکمان هەبێ بۆ دەربازبوون لەم قەیرانەی کە ئێستا دروستکراوە زۆر باشە سپاس بۆ بەڕێزن دو دەرفەت ئەگەڕێ مۆلات ئێستا ژەشینە لای بەڕێز جەبار عەزیز کارژێری سنتەری گەشەپێدانی چالاکی لەوان سپاس بۆ دەرفەت و مەجالی کەدات ینی تۆ وەکو کارژێڕێک لەو سنتەری گەشەپێدانە کە خزمەت ینی بە بۆچوونی خۆتان خزمەت بەلاوانەکەن زیاتر خزمەتەکانتان لە چیە خۆی بینێتەوە تا چەند سربەخۆیانە کارەکەن تا چەند لەژێر هەیمەنە و باڵی حیزبانی سەرتا زۆر سپاس پێم خۆش بووە لەسەر ئەو تەوەری ئەوان پرسیارە کردا بۆی چونکە هەندێک لە حەزەمە بوو لە سەقسی بەڕێزانی بەڵێ دەچین بەشدار بوو لەگەڵ بەرنامەکە لەگەڵما سنتەری گەشەپێدانی چالاکی لاوان من بەوکو خۆم کە لە 2009 لێرە ئیشەکەمە لە ئۆفیسی گشتیم استراتیژی کارکردنمان وا بووە بەبێ جیاوازی خزمەتمان بە هەموو چین توێژە کردووە و پرۆژەکانیشمان لە چەند ساڵی ڕابردووە
هەر لەو پرۆژانی کە لەگەڵ ڕێکخراوە ئینتەرنێشناڵی دەوڵەتەکانە کردومانە لەگەڵ توێژی لاوان ئێستا پرۆژەمانێ لەگەڵ دەستگاکانی ئاسایش و پۆلیس پرۆژەمانێ لەسەر پاراستنی مافی مرۆڤ پرۆژەیەکی ترمانەیە کە لەسەر ئاسی عراق سنتەری گەشەپێدان چارە سەرپەرشتی ئەکاوە لە ساڵی ڕابردووە 10,000 گەنج و لاوی عراق بە کورد و عەرەب و شیعە و سوننە و هەموو تەوەجوهە سیاسیەکانەوە بەشداریان کردووە. ینی ئەو پەیامەمان داوە بژێ مزاوە دەرگای ئێمەش هەموو کات کراوە بووە ئەوەی کە لێرە حسابی بۆ ناکرێ ئەوەی لێرە کە لێپرسینەوە ناکرێ و بە دوواداسوونی بۆ ناکری ئینتیمای سیاسی و وەلای گەنج و لاوە. زۆر شەویست لەسەر قسەکانی بەڕێزان چی بڵێین؟ لەسەر ئەو تەوەری کە پرسیارەکەی ئاڕاستی بەڕێزانت کرد لەسەرەوەی ئایا ڕۆلی گەنج چیە لەم قەیرانەیە و پارتە سیاسەکان ڕۆڵیان چیە لەوەی کە ئایا دەوریان داوە بە گەنج یان نا. خۆ لە ڕاستیەوە پرسیارە دوو دیوی هەیە، دیویشانیەوەی کە پەیوەندی بەلایەنە سیاسەکانەوە هەیە. من ئەڵێم هیچ حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان بێبەش ناکەم، هەمویان هیچیان نەیانتوانیوە ڕۆڵ بن بە گەنج. بەو تعبیری ئەگەر پرسیارەکە دەقیقان بەم شێوەی بڵێم ئەم برابە ڕێزانە کە ئێستا هەمویان وەکو نوێنەری ڕێکخراوەکانی لاوانی سەر بە پارتێکی سیاسی ئەندامێکی سەرکردایەتی حیزبێکی سیاسیم پێ بڵێن بە ئیسلامی بە عەلمانیەوە تەمەنی لە خوارتی ساڵەوە بێ نیمانە. وەزیرەکەم پێ بڵێن لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر هەش کابینەکەی ڕابردوو تا ئێستا تەمەنی لە خوارتی ساڵەوە بێ نیمانە. تۆ پێ وایە ئەگەر هەبێ لە خواستی ساڵەوە لە کابینە سەرۆکایەتیەکانی ئەو حیزبانە تو باز لە نوداتی گەنجەکەی گەنج بریتە لە تەمەنی ئەوە کافیە خۆی باز لە کافیبوونیە باز لە ڕەمزە ئێستا بۆ نەکات توانە باسی سکرتێری ڕێکخراوەی کردو ئەندامی پەرلەمانە بەڵام ئێستا کە سکرتێری ڕێکخراوەکەی ئەو لە سەر و تەمەنی 35 ساڵەوەیە بە پێی پێوەر و ستانداری نێودەوڵەتی حتا ئێمەش کێسە لێرە من زۆر من بخۆم بسا بەلاو حساب ناکرێت مەگەر بە پێوەرە نێودەوڵەتەکە حسابی بۆ بکرێت چونکە 2 ساڵە تەمەنم لەلای تێپەڕیوە قسەکە لەسەر ئەوەیە بەڵام کاتێک کە تۆ قسە لەسەر نوێنەراتی ئەەکەی وڵاتێکی زلهێزی وەکو فەڕەنسا کە یەکێکە لەو پێنج وڵاتەکەی ڤیتۆ و وەزیری خارجەکەی تەمەنی 27 ساڵە ینی بڕۆ لە وڵاتانی دنیا ئەوە لە وڵاتە خەلیج عەرەبیەکانە ینی نمونە زۆرن لەم بابەتانە بەس بەداخەوە لە هەرێمی کوردستانە حتا ئەوەی کە باسی خولی پەرلەمانتاری شکرێت ینی ئەوانیش هیچیان تەمەنیان لە خوارسی ساڵەوە نین ینی هەمویان ئەنجا باسەکە لەوە نیە ئایا گەنج توانای نییە نەخێر ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەمە هەروەکو زانیاری ینی لە عێراقە ئێستا ڕێژەی گەنج لەسەر و لە سا پەنجاوەیە لە عێراقەوە هەرێمی کوردستانش بەشێکە لەوە بەڵام ئایا لەکوێی پێکهاتەی موسسەی دامەزراوی حیزبی و حکومیمانە گەنج تەمسیلی لە سا پەنجای ئەو موسسەتان ناکەن نایکە ئەمە دیوەکەی حکوومەت و حیزبە کە بەداخەوە حیزب نەیتوانی و ئەمە بکات بۆ ئەنجایتر ئایا و مبەرەوە بێ سەرکرداتی حیزبەکان وەڵامیان پرسیارە بنەوە نەک ئێمەی لاوە لە سا پەنجای کۆمەڵگە ینی ئەوەندە هینە کەمتر خەمە لە ئاز ئەو هەموو کێشە و گرفتانە ئەمان دیویت پرسیارەکەی دووەمە کامی سەقسێ لەسەر بکەم ئەوژەوەیە کە لاوان خۆیان تا ئێستا بەداخەوەڵم خۆمان بە پاشکۆ لە قەڵمداوە ینی تا ئێستا بەرنەمەتی پاشکۆیی ئەمە ئیشەکەین یەی لەناو حیزبێکی سیاسی ئەبە نمونە ئەگەر من ئەندامی حیزبێکی سیاسی بم یعنی بۆ ئەبێ من قبولی کەم بۆ ینی ئەندامی سەرکردایەتی مەکتەبی سیاسی 20 ساڵ ئەندامی مەکتەبی سیاسی بێتە تۆ نەتوانانی هێرتا هەر ڕەخنەشی لێ بگریت چجا ئەوەی پێ بڵێ بێ زەحمەت کورسەکەم بۆ چۆڵکە کە ئێستا لەو حیزبەکانی هەرێمی کوردستان ئەمە واریدە ینی ئەمە ئەبینیت گەنجان و لاوانمان خۆیان بەشێکن لەم گرفتن لەوەی کە لە ناو پارتە سیاسەکانە نەیانتوانی خۆیان بسەلمێنن نەیانتوانیوە ئەدای کاری خۆیان بکەن بەوەی کە ببن بە هێزی فشار لەسەر سەرکردایەتی حیزبەکانیان بەوەی کە ببن بە بەشێک لە سوڵتەی قەرار لە ناو حیزبەکانیانە و حتا لە دەرەوەی حیزبی سیاسیش ئێمە نەمانتوانێت ببین بە هێزێکی فشار ئادی بێ زەحمەت خۆپیشاندانەکان ئێساکانە ئەگەر باز لەوە بێت لە شەژمانگی یەکەمی سەرەتای داعشە ئێمە لە سنتەری گەشەپێدانی چالاکی لاوان هەر لە زاخۆ هەتا کفری هەڵسای مانجامدانی ڕاپرسێت کە 5,000 فۆرممان بڵاو کردەوە نەتیجە ئەم فۆرمانە هەر یەکێ لەو فۆرمانە 45 پرسیار بوو وەڵامی ئەم 45 پرسیارەمان هێنایەوە کردمان بە 3 توێژینەوەی زانستی کە هەر یەکێک لە توێژینەوەکان دوو مامۆسای پسپۆری زانکۆی خاوەن هەڵگری بڕانامی دکتۆرە تەحلیلی نەتایجی ڕاپرسەکانیان کردەوە لە کۆنفرانسێکی سەرئاسی هەرێمی کوردستانی عەلاما کردووە لە ڕاستپاردەکانی ئەومان دابەجێ حکوومەت و پەرلەمانە ئەگەر حکوومەت بەم ڕاستپاردانە نەکات لە شەژمانگی داهاتووی 2015 شاڵا و لێشاوێکی تری کۆچکردنی گەنجان دەست پێکات و بینیشمان زیاد لە 300-400 هزار گەنج لە 2015 و تا 2016 کۆچەکات ئێستاش ڕۆژانە بەدەیان گەنجمان هەرێمی کوردستان بەجێڵێت بۆ چونکە ئەو قەناعەتی بۆ دروست بووە کە حیزبی سیاسی و حکوومەتی هەرێم دوای ئەزمموی 25 ساڵ کارکردن نەیتوانیەوە مۆڵەت بڕەخسێنە بۆ گەنج ئەگەر نا یەک لەشکر دەرچووی زانکۆ پەیوەندی باشە ینی ئەو چارەسەرە تۆ ینی ئەو گەنجە بکەیت ئەمە چارەسەر ئەمە ڕاکردنە لە بەرپرسیارەتی
ئەمە ڕاکردنە منیش ئەڵم بۆی کەواتە ئێوە نوێنەرایەتێکی باشی ئەوەتان نەکرد بۆی قسەکە لەسەر نوێنەرایەتیکردن نییە قسەکە لەسەرەوەی خۆی ینی تۆ تەسەور کە ئێستا من با نمونەیە کە دۆ باسکەم نزیکەی 2700 بەس ڕێکخراوی NGO لە فەرمانگەی ڕێکخراوە نەحکومەکان تۆمارن جگە لەو هەموو ڕێکخراوەی تر هەموو سنتەر و پیشەوی ئەوانەی کە لەگەڵ سێبەری حیزبە سیاسیەکانان ینی ئەمە ژمارەی زۆرە ینی ئەمانە بۆ ئەویان دروست نەکردەوە بۆ کۆدەنگیشیان نەکردەوە کە وەڵامەکەشی ئەوەیە کە بە شێوەیەکی غامز تەمەن وەڵامەکەیدا بەشێ بەسەر چەند هۆکارێکە ئەگەر باز لە ڕێکخراوە NGOکان بێت من لە کۆنفرانسی مانگە لەمە پێشکە لە هەولێر کرانوێنی لەسەر ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەشداون و خۆم بەرپرسی سێکتەری کۆمەڵگەی مەدەنی بووم لە هۆکارەکان ئەمەژەمان بۆ کردووە کە ژمارەیەکی زۆر لەم 2008 ڕێکخراوی کە لە فەرمانگەی ڕێکخراوەکان تۆمار کراون بەداخەوە دوکانی سیاسین پارتە سیاسیەکان هەر 4-5 گەنجانە ناوە بە ناوی ڕێکخراوە پەیڕۆ پرۆگرامێکی بۆ نووسیوەتەوە چۆن مۆڵەتی پێوەرگرتووە ولا باشترین بەڵگە بۆ ڕاست و دروستی ئەم قسەی من لە کاتی نووسینەوەی دەستورە کە لیژنەی دەستور لە پێش ئەم ئەزمەی سیاسی لە هەرێمی کوردستانە بینیمان هەر 56 ڕێکخراو ئیمزا کۆکردوانە وڵا با دەستور ئەلمانی بێ ئەم 100 ڕێکخراوات ئیمزای کۆکردوی با دەستور ئیسلامی ئەوەی نەخربا لەو ناوە نەیابێ ینی ئەمە بەڵگە بوو لەسەرەوەی کە حتا ڕێکخراوەکان دابەش بوون بەسەر پارتە سیاسیەکانە و ئێستا بینێ وتانێ پارتێکی سیاسی لە دەڤەری لەو لا ڕێکخراوێکی بەدڵنیە بێزەحمەت دێنێتە ئەم دیو سەیتەرەکەی پردیەوە ئەم لێرە ئەوی بەدڵنی ئاودیۆ کاتەوە ئەنی ئەمە بەشێکە لەوەی کە باشکرا دیار حتا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش دابەش بوون بەسەر پارتە سیاسیەکانە ئەوە سەلمێنی ڕێکخراوەکانی بووکەڵەن بەدەستی لایەنە سیاسیەکان ئەمە باسەکە لەوە نییە خۆی لە ڕاستیە ئەوەی کە کاگ جعفەر وتی قسەکە لەسەرەوەیە کاگ ناجی عەفوەن کەوتی قسەکە لەسەرەوەیە ئەمڕۆ قەیرانی ئابووری و قوت بۆ هەرێمی کوردستان دروست کراوە هیچ دەرچەیەک نەماوە تەنانەت نەک ئەوەی کە کاری نییە ئەوەی کە کاریشی هەیە ئەمڕۆ ئێستا بەدەست بێدەرەتانی و ئەناڵێنێ فەرمانبەرەکانمان هەمووی وەزئی ئابووریکی خراپ تووشیان بوون بۆیە ئێستا گەنج ئەگەڕێ بە دوای دەرفەتێکا کە هەریز نەبێ مەعیشەتێکی سادەی دەستکەوێ لە کاتێکا کە دەستی ناکەوێ ئەگەڕێ بە دوای دەرفەتێکی ترا هەندێکیش دەرفەتی دەست ناکرێت تاکە دەرچەیە گۆکو ڕاکردنێک لە بەرپرسایەتی خۆی داتە دەست بەحی ئیزەوانەکە بینیمان هەفتا ترمان بۆ هاتەوە بۆ هەرێمی دەست خۆش بە ساڵ بەڕێز کاکێ من ئەگەر لە دوا دەرفەتی بڵین بەڕێستا لە مەجای بەڕێستا بگرم وڵات جەبار باسی ئەو کۆچی گەنجانی کرد بۆ دەرەوە ینی بەپی ئامارەکان پێشتر وا ڕاگەێنرا لە 185 جوانی کە کۆچەکەن بۆ دەرەوە لە چینی گەنجان و لاوان و ئەوانیشن کە خێزانیان نیە سەڵتن ئەمە ئەو بنمونە ینی ئەگەر ئێوە کارێکتان کردبێ یان ڕێکخرا و سنتەرەکانی تر کارێکیان کردبێ بۆی کە ئەوان پەشێمانکەن بە نەچوون یان قایلکەن بە نەچوون و وەجێنەهێشتنی وڵات دوجار کە کۆمەڵێک کارەسات و بڵین بابەتی مرۆیی دیکەی لەکەوێتەوە کە نەخوازراوە خۆی بەداخەوە ینی ئەم قەیران و وەزعانی کە هاتە وڵاتەکەمانەوە تاان پێش ئەوە ینی کۆچ دیاردەیەکە لە هەموو وڵاتێکە هەیە ینیسا ئێمە کە باز لەوە بکەین ئەو دیاردەی کۆچە لە ساڵی ڕابردوو بە تایبەتتر 2 ساڵی ڕابردوو سەری هەڵدا ئەوە بەردەوامە ینی خۆتۆ لە هەموو وڵاتان هەیە بەڵام ئەوەی لای ئێمە نامۆیە لەوەی کە شێوازەکەی ڕۆیشتنەکە ئەوەی کە ڕۆیوە هەمووی خەڵکی گەنجی وڵات زۆربەی هەرە زۆری خەڵکی گەنجی وڵاتەکەمان بۆ خاوەن تاقۆتوانە بووە ئێمە و هەموو ڕێکخراوەکانی کەش پێم وایە بەقەت خۆی شتی کردووە بۆ ئەم ئیشە بەڵام بەداخەوە ینی قەیران و ئەزمەکانی کە هاتنە ناوخۆی وڵات ینی زۆر لەوە گەورەتر بوو لە توانای ڕێکخراوەکانە نەما بوو گەنج بوو لێرانە ئیشی نەبوو کاری نەبوو قوتی نەبوو ینی هەموو ئەوانە کاری لێ کرد بڕوە سەری خۆی هەڵگرێ بۆی قوتی ژیانی خۆی پیاکە لەو لاشەوە شەڕی داعش و ئەو نەهامەتیانەی کە تووشی میلەتەکەی بووە ینی بەڵام لەگەڵ هەموو ئەوانە ینی پێم وانییە هەڵەیە ئەوە نابێ هەموو ئەوانە بەجێ بێڵین ڕابکەین وەک خۆ دوتت ڕابکەین لە دەست ئەو وەزعی کە هاتووە ئێمە لاوین ئێمە گەنجین ئێمە بنیادنەری وڵاتین ئێمەین کە لە ڕابردووە توانیمانە وڵات شۆڕشێ بەرپاکەین وڵاتی دروستکەین ئێستا ئێمە بۆ خۆمان لێ ڕاکەین ئەو خەڵکەی کە ئێستا حکومڕانی وڵاتەکە خۆ ئەوانن هەر لە خۆمانن ڕاستە هەڵە هەیە ڕاستە هەموو ئەو شتانە بەڵام دەکرێت ئێمە کاری جدی بۆ بکەین لاوانمان وڵات بەجێنێلن بێن لێرانە بە خۆپیشاندانە بە
پرۆژە تەقدیمکردنە وا بکەین کە ئێمە بەڕاستی وڵات ئاوەدانکەینەوە وڵات بەرەو پێشبەرین نەک بچین ڕاکین لە دەستی و ئەی ئەوانە نین ئێستاکەوا لە بەرەکانی جەنگ هەر لاوانی ئێمە نین خۆیان کردووە بە قەڵخان و شارەکانی کوردستانە پارێزن بەڕاستی بۆیە ینی حەقا ئەوانەی کە ئەیانەوێ بڕۆنیان ڕۆشتون بیر لەوە بکەنەوە ینی جارێک بیر لەوە بکەنەوە ئەی ئەوانەی کە ئێستا وڵات دەپارێزن چێن تۆ پێت وایە ئەوان بڵێ ئەوە قسەیەکەوە ئەکرێت بەڵام ئەوان پێچێت کۆمەڵی نمونیان لەلابێت کۆمەڵی بەراوردکاریان لەلابێت ینی سەیرەکەن کۆمەڵێک لە بەرپرسان لەلایەنە سیاسەکان بەو شێوەیە ناژین کە ئەو لاو گەنجانەی تێئاژین ینی سەیری لاو و کوڕ و کەسوکاری ئەو بەرپرسانەیەکەن ئەسڵن ئەو کێشە و گرفتانیان نیکەوان هەیەە ئەمانە دوچار ینی ناچارێنەکە بە کۆچکردن و بەوەی کە پێ لە جەرگی خۆیان بنێن وڵات جێبێڵ ئەزانی ڕاستەکە خۆ هەموو ئەو نەعەدالەتی و ئەو شتانی کە باسەکەی کەم تا زۆر هەیە و کەسیش ناتوانێت نکۆڵی لێ بکە بەڵام خۆ ئێمە لە هەتا 2013 و سەرەتای 2014 خەڵک کۆچی پێچەوانی دەکرد ینی لە دەرەوە ئەهاتنەوە ئێرە خەڵک وەزعی باش بوو لەو قەیرانەیان نەبوو شەڕی داعش و ینی ئەمنی قەومی هین وڵات لە خەتەران نەبوو خەڵک کۆچی پێچەوانی دەکرد ئێمە ئەوشمان لە پێشچاو بێ وایە بۆیە لە هەموو ئەو حاڵەتانەی کە دەگەینتە ناومێدی یاد پێ دوایە کوڕی مەسئول وایە کوڕی فلان وایە بەڵام لەگەڵەوەشە ئێمەین هەموو تاکێکی وڵات ساحبی کوردستانە نەک هەر کوڕە مەسئول یان کوڕی بەرپرسێک کە ئەویش ئێمەش کەس نەمانگوتە با کوڕی بەرپرس و مەسئول سیارەی نەبێ و خۆش نەژی بەڵام دەکرێت خەڵکی تریش خۆش بژی خەڵکی تریش سیارەی هەبێ گرفتەکە لەوە ینی بەپێی ئەو ئامار و بەڵگە و داتانی کە بڵاو کرێتەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندون و لە ناوەندەکانی توێژوونەوە کە لە هەرێمی کوردستان تای سێژیانی ئەو گرفتە نییە کە گرفتێکی ئابووری زۆر قورس هەبێت ڕۆژانە نوتی خۆی ئەفرۆشێت ڕۆژانە داهاتی گومرکی و داهاتی ناوخۆیی هەیە ینی کەرتی گشتی بە شێوەیەکی ئاسایی کاری خۆیە کات کە ئەمیشە خۆی بۆ خۆی دوجار ینی وەگەرخستنی ئابووری کۆمەڵگەیە بەڵام سیرەکەی موچەی خانە نشینەکان کە زۆر پێویستیانە چەند مانگ دواکەوێت موچەی خاوەن پێداویستی تایبەت هەر نادرێت ینی زۆر حاڵەتێکی ئەو ینی بەرەو دەرفەتێکی چارەسەر کراوی ناڕوە لە کاتێکا نرخی نەوە دووهێندە زیادەکە کەچی دۆخەکە هەز ناکرێت بەرەو چارەسەرکردن بڕوا و ویستێک نییە ئەمە بینێت بە تایبەتی گەنج و لاو ئەنکەواتە پێ دوایە ئەوەی مۆزوعەکە خۆی ئەوە ژێشێکە لە حاڵەتانەی کە گەنجی کورلای کورد پێی ناومێ دەبێت بەڵام هەموو سەبەکان خۆشتەزانی ینی ئەگەر توێژینەوەکان جبینی هەمووی هەر ئەوە نییە بڵێ تەنها لەبەر ئەوە دەڕوە کۆمەڵێ مەسایل لە مێشکی تاچێک کۆ بێتەوە تووشی ناومێدی دەکا بەڵام بڵێ ئەوە ژێشێکە لەو شتانەی کە لەوانەیە بەشێک لە لاوانی وڵاتمان تیادا کۆچیان کردێ بۆی بەڵام لە هەموو حاڵەتەکان ینی ئێمە لاوین ئێمە گەنجین ئێمە ینی ئەو تاقەیە کە ئێمە هەمانە ینی حەقا لە وڵاتی خۆمان سەرفیکەین لەوانەشە ڕێگریمان هەیە ینی بە قسەمان نەکرێ یان بە دڵی ئێمە نەبێ بەڵام ژیان بەخۆی تێکۆشانە ئەبێ ئینسان هەوڵ بدا هەتا هەوڵ نەدا من ئەوە بەدەستمەوەیە ئەگەر هەوڵی لەگەڵ نەدەم بەرزیکەمەوە لە شوێنی خۆیەتی یان بکەوێتە عەرزەوە بۆیە ژیان بەڕاستی هەوڵیەوێت تێکۆشانیەوێ بۆی بتوانی بگێ بە ئامان سیواداریشم ینی لاوانی وڵاتمان گەیشتبێتنە کە دڵنیام ینی چکە ئەو هەستە قەومی و نەتەوەی کە ئەیبینین ئێستا لاوانمان لە بەرەکانی جەنگ خۆیان کردو بە خەڵقان هیوادارم ئەو لاوانەی تریش ئەگەر بەو شێوێژ نەبێ بە شێوەکانی تر بێنەوە وڵات و بە شێوەیەکی تر دیفاع لە وڵات بکەن بێن پرۆژیان هەبێ خزمەت بە وڵاتەکە بکەن هیوادارم حکوومەت و لایانی پەیوەنداریش لەگەڵەوەی داوا لە لاوانەکەم حکوومەت و لایانی پەیوەنداریش گوێڕایەڵ یان گوێ بگرن لەو پرۆژە و پێشنیارانەی کە لاوان دەستخۆش کاگ توانە باز لە ناومێدەکان نەکرێت یعنی پێم وابێت لە ئێستا وە هەستەکرێت نازانم تا چۆن ئەوە بیربۆچوونێکی دروستە زۆرترین ناومێدی لای چینی لاوان و گەنجانە
لەو دۆخی کە هەیە چ دۆخە سیاسەکە چ دۆخە ئابوووریەکە. وەکو هاوڕان هەمووی باسی کرد دیارە لاو بە کۆی گشتی لاو بۆ خۆی ئەو چینەیە کە سەرەتایەکە بۆ هەموو قەیرانەکان یاخود بۆ هەموو شۆڕشەکان یاخود هەموو شتێک لە لاوانەوە دەست پێ دەکات بۆیە زۆرترین لاوان بوونەتە قوربانی و زۆرترین لاوان درک بۆ قەیران و بۆ گرفتاناکەن کە ڕوودەدات لە وڵاتی ئێمەیە لەبەر ئەوەی کە لاوان و گەنجان کاینێکی زیندوو کاینێکی بەهێزن لەم کۆمەلگایە خود ئەو توانە و تااقەتیان زیاترە لە چین و توێژەکانی تر زیاتر بیرکردنەوە فراوانی بیرکردنەوەیان زیاترە بۆیە یەکێکە لەو هۆکارانە زۆر باشە لەگەر یەکەمی قسە گفتوگەکانە زیاتر لەسەر لایەنە سیاسەکان بوو کاریگەری ئەم چی ڕێکخراوە لاوان و گەنجانە لەسەر لایەنەکانی خۆیان هەرێکە و لەسەر لایەنی خۆیان جەنابەت باسی هەندێک نمونەت کرد کە بەڵێ کەسمان نادوتە سەرەوە ئەمە کافیە بۆەوەی کەیتر خەمی گەنجان و لاوان تۆ لە ئاسی حیزبەکەی خۆت تا تەسەورەکەی نەک لە حیزبەکەی خۆمە من ناتوانم نمونی ترە بۆ بێن وانەیە بەڕێز سەرۆکی کۆماری پێشووی عێراق سەرۆک مامجەلال کە سکرتێری ئەم ڕێکخراوەی من بۆ کە پێگەیشتەوە کە توانیوێتی دواتر حیزبێکی سیاسی بەڕێوەبەرێت و دواتر توانیوێتی سەرۆک کۆماری عێراق بکە لەو قوتابخانەیەوە پێگەیشتەوە وە چەندها نمونەی ترمانەیە کە توانیوانە لەم حکومەتوانێت لەو ڕێکخراوە بزانم بروزی نەکرد ینی ئەوەی شەیە قوتابخانە بوو لێەوە دروست بووە هەموو ڕێکخراوەکان هەموو ڕێکخراوەکان ینی بە کۆی گشتی هەموو ڕێکخراوەکان ڕێکخراوێکن قوتابخانەیەکن بۆ پێگەیاندنی کادر بۆ سەرەوە چ بۆ دەسەڵاتی حیزبی بۆ چ دەسەڵاتی حکومی و بۆ پەرلەمان کە دروستی دەکات چکە دەرەنجام ئەو کادرانە کە تەماشا کاری ڕێکخراوە حیزبی سیاسەکان بەعام بکەین ئەو کەسانی کە لە ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانیانە سەرکەوتون کادرێکی باشتر چالاکتر جموجۆڵی زیاتریە بیرکردنەوەی زیاتری هەیە و زیاتر کراوەترە لەگەڵ چین و توێژەکان کاگناجی هەوازام بەڕێزیان و شتێکی جوانی وروژاوتی پێویستمان بە دیبەی تێکەیە بە هەماهەنگیشی نێوان ئەو ڕێکخراوە لاوان و گەنجانە هێل نێوان حیزبەکانە تۆزێ لەو قاڵبی بڵین حیزبایەتێ بێنە دەرەوانی و خەمێ لە مشوری گشتی لاوان و گەنجان بخۆنیانی پرۆژەیان هەبێ بە یەکەوتەوان ئێمە پێشتر زۆر پرۆژەمان هەبوو بە شادی زۆربەی لە ڕێکخراوەکانە زۆر کاری هاوبەشمان کردووە زۆر قەیران هەبوو کە هەمومان هۆکار بووین بۆ ئاشبوونەوە یاخود بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بۆ کێشەکان خاوەنی پرۆژە بووین بەڵام بەداخەوە بۆ ماوەیەکە ئێمەش بووینەتەوە ئەو هۆکاری کە نەماتوانیوە ئەو هەنگاو بنین بەڵام ئیشاءالله من داوام لە هەموو ڕێکخراوەکان هەیە کە ئەم هەنگاوە بنین کە بتوانین ئێمە وەکو لایەنە سیاسەکان بیر نەکەینەوە ئێمە ببینە هۆکارێکە بۆ ئاشتی پێکەوە ژیان ببینە هۆکاری چارەسەرێک و جەنابی شت ئاگادارە کە ئێستا هەنگاوێکەیە کە سەرجەم ڕێکخراوەکان تێدا بەشدارن کە لە شاری هەڵەبجە کۆنفرانسێک ببەسترێت و بتوانین ئاشتی و پێکەوە ژیان جارێکی تر بدەینەوە داواکارم لە سەرجەم ڕێکخراوەکانی لاوان و کۆمەلگای مەدەنیش سەرجەم ڕێکخراوەکانی ترش بەشدار ببن لە پێکەوە ژیان بە دوورکردنەوە لە ئەو بیرکردنەوە تەسکە حیزبیەتانی کاتێک کە من و تۆ دانیشین باز لە لاوانێکەکەین ناکرێ ئەمە ڕخنەی سیاسیەک بگرین ڕخنەی سیاسی بگرین کە بۆ ڕوخێنەر بێ ئەبێ ئەمە هەمیشە ڕخنەکانمان بۆ دروستکردن بێ بتوانین بەیەکەوە کار بکەین بتوانین بەیەکەوە دەرگایەک بین کە لایەنە سیاسیەکان لێوە بێنە ژوورەوە بتوانن ئەوانش گفتوگو هەنگاو بنیان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم وڵات دەست خۆش بێ بە ئومێدەین کاگ مەریوان ینی خەڵکانێکی سەر بڵین ئەم بەرنامەیە کە پێشان خەڵگەدرێ و لە نێوان دیشا چینی لاوان و گەنجێکە سیرەکە لەوەی ئەسڵەن خەڵکانێکی زۆر هەبن هەر ینی گاڵتەیان لێبێت کە کوا ئەوان هەر لە دۆخی خۆیان هەز بە وجود ینی هەز بە وجودی ئەو ڕێکخراوانە ناگەن کوا کاردانەوەیان لەسەر کۆمەڵگە بە تایبەتی لەسەر ئەو چینەی ئەوان ینی بۆ نەبووە ئەوان ئێمە لەوەچێت بەشێکی زۆریشی ڕاستیان هەبێت ینی نەحەقیان نەبێت لەوەی کە بەرەنجامەکەیان نەدیوە بەرهەمەکەیان نەدیوە طبعا کە یاخوب من ینی لێرا من نامێت لە بەهای کارکردنی هیچ کام لە ڕێکخراوەکان کەم بکەن بە حیزبیەکان و ئەنجۆکانیشەوە دەستخۆشین بۆ هەمووشمان حیزیان من کە لێرە ڕاستیش هەنازی بە ڕێکخراوەکەی خۆمەکەمەوە نمایندەی ڕێکخراوێکی حیزبیم ئەمە بەڕێی خۆی بەڵام ئێمە لێرەین بۆی حقیقت بڵین چکە خەڵک لێمە گەنج لێ ئەمە واقعەکە باشتر دەزانێت ئەمە حقیقەتە من پێم وایە ڕۆسی ئیسلاح و چاکسازی دەگەی پێویستە لە ڕێکخراوەکانی گەنجان و لاوانەوە دەست پێ بکات ئەمڕۆ کە ڕێکخراوەکانی گەنجان و لاوان نەیانتوانیوە سەکۆیەک بوون بۆ کۆکردنەوەی ئاراەکانی گەنجان و لاوان بەگشتیوە گەنجان و لاوان ڕێکخراوەکانی گەنجان و لاوان نەیانتوانیوە گەنجان و لاوانی ئێمە ئاراستە بکەن وە زمینەیەکی باشیان بۆ بڕەخسێنن
يعني ئەرکی منە ئێستا من پێم وایە ئەم دۆخێسە لە کۆنتترۆل لە ڕێکخراوەکانی گەنجان و لاوان دەرچووە تەنها ڕێگەیەک لە بەردەم ڕێکخراوەکان نابێ بە تایبەتی ڕێکخراوە حیزبەکان ئەوەیە کە لە ڕێگەی حیزبەکانیانەوە فشار بەسەر دەسەڵات دروست بکەن هەرچەنە دەسەڵات خۆشی لە قەیرانێکی گەورەیە هەلە دەسەڵات یەکەمەوە بیرە تا حکومەت و تا دادگاکانیش و تاکو ڕێکخراوەکانی گەنجان و لاوانیش کە دەسەڵاتی پێنجەمن پێویستە حکومەت ئیتر بە فشار بێ خودت بەخواهشت بێ تێبگەێنێت کە گەنجان و لاوان بەشێکی گرنگی کۆمەڵگەن و بەشێکن لە سیستمی بەڕێوەبرنی وڵات چکە لە ڕاستیەکە یاقوب ئامادە نەبوونی گەنج خۆی بۆ خۆی لە ناوەندەکانی بڕیارە لە جونگە ئەساسیەکانی دەسەڵات ئەمە خۆی بۆ خۆی بازنەیەکی ونە لە کلیلی چارەسەرکردنی تەواوی ئەو کێشە و گرفتانەی کامڕۆ لە هەرێمی کوردستانە بوونی هەیە بەدەر لەم کێشە و گرفتانە کە یەکاک یاقوب ئێمە بار لەمانە دەرچین هەمومان ئەزانین کە ئەمڕۆکە گەنج بۆ نمونە دینارێک لە گیرفانیانە گەنج ئەمڕۆ کەسەکەنێکی نییە بۆی تایە بژی گەنج خوێندن تەواوەکە دانامەزرێ گەنجان و لاوان هیچ دڵێکیان بەم وڵاتە خۆش نییە بەڵام لەسەر ئەو بابەتش کە پێشتر ئەوەترا گەنجان و لاوان ئینتیمایان نییە من پێم وابێ هاتنی داعش گەورەترین شەرعەتی گێڕایەوە بۆ گەنجان و لاوان لە کاتێکا پێشتر لە میدیاکانەوە باز لەوەکرا کە گەنج ئینتیمای نەماوە بەڵام بەدەر لە هێزی پێشمەرگەوەرە سەری ئەو هەموو هێزە خۆبەخشەکە کە لە گەنجان و لاوان پێکاتون کە هەمیان جێگەی شانازین بۆ ئێمە لە بەرەکانی جەنگە تەحەدای گەورەترین چەکی دوژمنەکە کە داعشە ئەمە مای شانازیە بۆمان پێم وایە مەڕەتی ئەو ئاڕاو بۆچوونی کردەوە بەدەر لەمە ساڵانێکی زۆرە من پێم وابێ ئەم کێشەیەتە نازانم دەرکمان پێکرد بێ یاخود ناخود بێدەنگەمان لە بەرامبەریا کرد بێ گەنجان و لاوان ئێمە بەڕاستی لە حربێکی نفسی گەوران لە شەڕێکی دەرونی گەوران لە بەرامبەر هێز و لایەنە سیاسیەکانە هیوادارم کەس بە تەشەنوجەمە وەرنەگرێ من لە حیزبەکەی خۆمەوە دەست پێیەکەم بۆ نمونە لایەنێک وەکو پارتی دیموکراتی کوردستان لەسەر خەت ئەڵێ هیچ سەرکردەیەک نییە بەقدر خودی کاک مەسعود گرنگ بێ بۆ کۆمەڵگەی کوردی لەگەڵ ڕێزمە تاوان ئەمە بێڕێزیکردنە بە میلەتێک ئەگە بێتە سەر حەقەت بێڕێزیکردنە بە میلەتە کە پێشتر خوا لە خۆشبوو مەلام سەفای ڕەحمەتی پێگەیاندووە کە ڕابراتی شۆڕشێکی بۆ میلەتەکە کردووە حیزبەکەی منێتە سەر خەت ئەڵێ هیچ سەرکردەیەک نییە بەقدر خودی کاک محەممەدی حاجی محمود ئیجازە بدەن بابەتە زۆر گرنگامەوێت ئاماژەی پێ بدەم چۆ کێشەی گەورەی دەرونی بۆ زۆر گرنگ بێ و ئەمە کێشەی دەرونی بۆ گەنجان و لاوانی ئێمە دروست کردوە گەنجان و لاوانی ئێمە ویست کردەوە بە تااقەت کردووە لە کاتێکە حیزبەکەی منی ئاڵە هیچ سەرکردەیەک نییە بەقدر خودی کاک محەممەدی حاجی محمود گرنگ بێ لە بەرەکانی جەنگە لە کاتێک ئەمە بێڕێزیکردنە بە میلەتێک کە سەدان کەسی قارەمانی و کاک حەمی پەروەردەکرەوە کۆمەڵی ئیسلامیەتە سەرخەت ئەڵێ هیچ سەرکردەیەک نییە بەقدر مامۆستا عەلی بابیر بتوانێت ڕابەرایەتی ڕوتێکی ئیسلامی بکات لە کاتێکە ئەمە بێڕێزیکردنە بە میلەتێکە لە 1995 بەرەو ژووری موسڵمانە و چەندین کارکتەری سیاسی وەکو مامۆستا عەلی باپیری پەروەردە من ئەم ناوانە کە نامە لە کاک مەسعودەوە کاکە حەمە مامۆستا عەلی باپیر و تەواوی قیادەی کوردی هەمیان جێگەی شانازین هەمیان ضرورن بۆ ئەم کۆمەڵگەی ئێمە بەڵام بە پێ ئەرک و کاتی خۆیان یعنی تۆ لە دنیاە هیچ قیادەیەک نییە هەموو خەسڵەتەکانی سەرکردەی تیابێت باش زۆر باش بۆیە پێویست ئەم کولتورە لە خۆمانەدا بماڵ دەست خۆش بێ سپاس بەڕێزت کاک نزار ینی پێشتر باس کرا لە 150 ینی کۆمەڵگە گەنجان چینی گەنجان 150 پێک دێنن ئەم ڕێژەیەکی زۆرە ئەم ڕێژە ینی ئەگەر بیوێ دەتوانێت گۆڕانکارێکی ڕیشەیی و زۆر باش بکە هەم لە ڕووی فشار بۆ سەر حیزبە سیاسیەکان بە ئاخاری چارەسەرکردنی کێشەکان کە خۆمان زانین زۆربەی کێشە ئاوورەکانی لە کێشە سیاسەکان سەرچاویان گرتووە دیارە ینی بۆچی ڕۆڵیان بەو شێوەیە نەبووە یعنی لە بەرامبەر وجودیان بەو شێوەیە کە هەیە ڕێژەیان زۆرە بەڵێ کاک یاعقوب وەڵاهی من ئەمەوێت تۆزێک واقعی تر بین بەڕاستی دوو حاڵەت هەیە بۆ کلیلی چارەسەری ئەم قەیرانانەی ئەمڕۆ کۆمەڵگەی کوردی بەگشتی و گەنجانی بەتایبەتی تێکەوتووە حاڵەتی یەکەم قیادەی سیاسی ئەم هەرێمە ئەو خەڵکی کە نوخبە بوون تەمەنێکیان کردووە ئێسا لە مەنسەبە هەرە بەرزەکانی ئەم هەرێمی کوردستانە خەریکی مدارات و سیاستن ئەبێ ئەمانە بیرێک بکەنەوە لەوەی کە ئەگەر بەم شێوازە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بڕوات ئەوانیش هیچ باشتر نابن لەو هەموو قیادی ئەمڕۆ بە تایبەتی لە بەهاری عەرەبیە وەک معمەر قەزافی و زەین العابدین و سەدام حسێنی بەندەستی خۆمان و نەوەکانیشان کە گەنجن کوڕ و نەوەکانیشان کە گەنجن لە باشترین حاڵەتە وەکو مناڵەکانی سەدام حسێن بێمنەت بوون وەکو تۆ باسێکەیت من عرستەکەم ئەمە پامێکە من قەنەعەتم وایە کلیلی چارەسەری هەرێمە بەو حاڵەتە ئاڕوە ئەو قیادانە کە تەمەنێکیان کردووە ئەبێت بە خۆیان نابچنەوە ئەبێت بیرێک لەوە بکەنەوە کە لە چواردەوری خۆیان چی ئەگوزارێ و کوڕەکانیشان و مناڵەکانیشان و نەوەکانیشان کە لە ئایندا ئێستا ئەوان بەتەمان دیسانەوە بیانهێنن بەدڵنیاییەوە لە باشترین حاڵەتەوە مناڵەکانی سەدام حسێنیان لێت ئەوەشی کە پەیوەندی بە گەنجەوە هەیە تەبەقەی گەنجەوە هەیە
بە دڵنیاییەوە ڕاکردن لە مەسئولیت داری چارەسەر نییە کلیلی چارەسەر نییە ئەبێت ئێمەش بە ئەندازەی ئەو هێزە کە پێویست بکات سەرکردایەتی ئەمەرێمە ڕابچڵەکێنێ جموجوڵمان هەبێت وەسەلام دەستەکان خۆشبێ کاگەن ناجح بێمە لای بەڕێزت لە ئێستادا چی بکرێت یعنی چی ضرورە چی ئەولەواتە ینی باس لە پرۆژە ئەکرێ باز لە کاری تر ئەکرێکە کاری پێکەوەی بێ بە ئاقاری چارەسەرکردنی کێشەکان بەڵام کەسێک لە حاڵەتی تینوتێکی زۆرایە و پێویستی بە خومێک ئاو هەیە بۆی ڕزگار کرێت و لە مەرگ و لە تیاچون بپارێزرێت و ڕزگار بکرێت ئێستا کۆمەلگا وا بڵین پێویستی بەو چین و توێژە هەیە کە هێز و دەست و بازووی کۆمەلگەکەیەتی بەڵێ بگومان ئەوەی کە ئێستا لە کۆمەلگەی کوردیا و لە بەتایبەتی لە بەرانبەر و قەیرانانەی کە دروست بووە زەڕورە بکرێت بەر لە هەموو شتێک پێویستمان بە چەند خاڵەکە یەکێک لەو خاڵانە ئەوەیە واز لە قودسیەت بێنین و یەکێک خاڵێکی تریشمان ئەوەیە ینی هاتنە خوارەوە لە تەواوی ئەو داواکاریانەی کە لە لامان مقدس و پیرۆزە وا دەزانین ئەگەر تەواوی داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت ئەو کات حیزبێکی دواکەوتون و کۆمەلگا یا خودمێژوو حکوممان ئەدا لە بەرانبەر ئەوەی کە نەمانتوانیوە داوایەکی خۆمان سەر بخەین بەڵام لە بەرانبەر ئەوەشدا دەبێت ئەمە ئەوەشمان لە یاد نەچێ ئەگەر بزانین قەیرانێک بە هاتنە خوارەوەی پلێگاتنە خوارەوەی ئێمە لە داواکاریەکانمان چارەسەر دەبێ ئەو کاتە مێژوو بە شانازی و باسمان دەکات بێگومان تەنها هۆکار بۆ چارەسەرکردنی قەیرانەکان هاتنە خوارەوەی لە تەواوی ئەو داواکارانەی سەرچم بە تایبەت ئەو پێش پارتە سیاسی کە ئێستا نمایشی حکومڕانی لە هەرێمی کوردستانە دەکەن هەرێکە و بە پێی قەوارە و بەشداری بوونی لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیەی و بە تایبەتی تریش کە پارتی دیموکراتی کوردستان کە پشتی سەرەکی لەم قەیرانە لەم پارتەکان چۆنە لە بێمنەت بوون پارتەکان هیچ بێمنەتیان پارتەکان بێمنەتن بەرامبەر بە گەنجان بێمنەت نین بەرامبەر بە دەسەڵات خۆشەویستیان بۆ دەسەڵات وا دەکات لەوەی کە قەیرانەکان بە بەردەوامی وجودی هەبێ و قەیرانەکانی چارەسەر نەکرێت ئەگەر نا قەیرانەکان بەدەستی پارتە سیاسیەکان دروست بوون و هەر بەدەستی پارتە سیاسیەکانی چارەسەر دەبن ینی قەیرانێک کە لە ماڵی خۆماندا چارەسەر بکرێت و بڕیاری خۆمان چارەسەر بکرێت یاخود بە یاسایە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە سەرجەم نوێنەری حزب سیاسیەکان دەنگیان پێداوە چارەسەر بکرێ عیبەی چییە ئێمە ئەگەر تەنەزولکەین لە بڕیارێکی سیاسی خۆمان و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەونە ڕەفاهێت و خۆشگوزارانی ئەو نابیستن ینی ئێمە هۆکاری ئەم قەیرانانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرجەم چون و تۆژەکانی هەرێمی کوردستان نەک تەنها گەنج لە مناڵ و ژن و پیر و گەنجەکان و چوزانم بە ئەزمونونەکان و مامۆستایان و فەرمانبەران هەمومانی گرتوێتەوە هۆکاری پێداگیری پارتە سیاسیەکانە لەسەر هەڵوێستەکانی خۆیان هەڵوێستە شخصیە تایبەتە سیاسەکانی خۆیان ئەوەی کە مامۆستا باسی کرد مامۆستا کاگێ من یعنی بەڕاستی پێشمەرگەکان چۆن بێ ئینتیمای سیاسی دیفاع لە گەلەکەمان و لە سەرچەم شارەکانی هەرێمی کوردستان دەکەین دەبا حیزبەکان و تەواوی پارتە سیاسیەکان ئاوا هاوشێوەی پێشمەرگە ئاسا دیفاع لە خاک و ئاوی خەڵکی کوردستان کەن و خەڵک لەم برسێتی و زۆر باش دەرباز بکەن دەستگانە خۆش بن کاگی جەبار لە دوا دەرفەتە لای بەڕێزت باسی ئەوە بکەم بە پرسیار تا چەند کۆمەڵگە هۆشیار بۆ تۆ ینی کەسێ بێت سێرێکی ئەم کۆمەڵگەی کوردی بکە سێری هەرێمی کوردستان بکە سەری ئەو نەسیجە کۆمەڵاتی کە هەیە بکات ینی بێتە بەرچاوی کە ئەم ڕێکخراوە گەنجان و لاوانەی کە هەیە بڵێ وەڵا فعلەن تەسیران کردووە سەر و کۆمەڵگەی و بەرەو پێشچوون ئاسی ڕۆژەبیریان بەرەو پێشچووە ئاسی بڵین ئاسەکانی تری زانستیان کە پەیوەندی بە و بەکاری ئەو ڕێکخراوانەوە هەیە تەسیر بۆ لەسەریان ئەبینرێت وایە گەنجولاو لە هەرێمی کوردستانە گەنجولاوێکی هۆشیارمان هەیە ڕێژەیەکی زۆریان هۆشیارن و ئەگەر بەو جملەیە دەست پێ بکەمە لە دوا پرۆژەمانە لەسەر ئاسی هەموو عراق دروشمی مەشروعەکەمان ئەمە بوو بنا يصنع المستقبل داهاتوو بە ئێمە بنیادەنرێت قەناعەتم وایە گەنجولاوی هەرێمی کوردستان کە مەقسە لەسەر هەرێمی کوردستانەکەین دەرفەتێکی زۆر زێڕین و گەورە لە بەردەممانایە وەکو ئەوتەیە کاڵێت ژیان ژانە ژانیش سەرەتای دەستپێکردنی ژیانە بەڕێ ئەمڕۆ لەم مەرحەلێکی ئێستا هەرێمی کوردستان پێ تێپەڕێت لە ژان و مەخاز و لادەتێکی تازەیان لە مەرحەلەیەکی تازەیان چونکە ئێستا هەموو وڵاتە زلێزەکانی دنیاش باسی دوای داعشەکەن
باسی خەریتی سیاسی دوای داعشەکەی لەم منتیقەیە بۆ ئێسا مرحلەیەکی چارە نووسازە ئەگەر بڕیار بێدەمە لە داهاتووە دەوڵەتمان هەبێت ئاوکو هەرێم ئەمێنینەوە یا بە هەر کیان و قوارێکی سیاسی کە من ئومێدەوارم ئێمە کوردیش لە دوای 100 ساڵ لە ئەزمموی تاڵی ئەو مرحلی کە تێپەڕی ببین بە خاوەنی دەوڵەت و کیان و سنوور و عەلەمی خۆمانەکو و وڵاتێکی تر بۆ یەڵم ئەمڕۆ دەرفەتێکی زێڕینە بۆ گەنج و لاو لە جیاتی ڕاکردن لە بەرپرسیارەتی ئەبێ ببین بەهێزی فشار و ئەگەر دەرفەتی هۆشیاریش کەم بێت ئەمڕۆ بەهۆی ئامێرەکانی تەکنۆلۆژیا و ئەو کرانەوە فراوانی کە ئێستا بەسەر ڕووی گەنج و لاوە کراوەوە لە هەرێمی کوردستانە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئێمە بتوانین خۆمان پێ بگەێنین و بتوانین بە دنیای دەرەوە ئاشناتر بین و هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە هەر بۆیە وتم ئێمە ئەمڕۆ ئەو دەرفەتەیە کە ئەکرێ کار بکەین لەسەرەوەی کەیتە ئەم دەرفەتە نابێت لە دەستمان بڕات ئەگەر معاناتمانەیە بەدەست قۆناغی 25 ساڵی ڕابردوو ئەبێ گەنج و لاوێک بێنە سەر خەت و کار بکەن بۆ ئەوەی لە دوای ساڵە ئەمە تەمەنا نییە ئەمە کارکردنی ئەوێ هەروتە من لە ڕێکخراوەکەی خۆم ئێستا ئیش لەسەر ئەوواکەم ئێستا مەشروعی ساڵی ئایندەمان 10,000 گەنجی تری عراقەیە بە هەرێمی کوردستانەوە کە لەو 10,000 لە هەرێمی کوردستانەوە لە ساڵی ڕابردوو ئەم ساڵی 30,000 لە هەرێمی کوردستانەیە کە داخلی ئەم پرۆژەیە کرد کە بەشێکە لە هۆشیاری پێدان و بەشێکە لەوە و ئەم گەنجانە هەمووی خراونتە ناو فیدباکتان پێگەیوەتەوە یەکێ لەو فیدباکان نەکردەوە بەعام یەکێک لەو گروپانی کە لەو پرۆژەی ساڵی ڕابردوو ئێمە بەشدارن ئێستا لیکێکیان دروست کردووە لە ماوەی هەفتەی ڕابردوو ئێمە لەگەڵ ئەو منەظەمە دەولیانە کە بڕیارە لە ساڵی 2018 هەڵمەتێکی سەرتاسەری لەسەر ئاستی هەموو دنیا بکرێت بۆ پاکردنەوەی ژینگە و خۆشبەختانە ئێستا ئێمە وەکو ڕێکخراوەکەمان تەقدیممان کرد و قبوڵیش کراوە بە ناوی نونەتی هەرێمی کوردستانەوە هەر ئەم هەفتەی ڕابردوو ئێستا پلانمان داناوە کە ئیتر لە مانگی داهاتووانێ هەر لە سەرۆکی حکوومەتەوە هەموو ئەو دەستگا و مؤسساتانی کە معنین بەمیشا دەسەکرێت بە بنیادنانی گروپی گەنج کە پێویستی بە 7,000 گەنج هەیە لە هەرێمی کوردستان ئەبێ بەشدار بن کە لێرەوە داواکەم لە هەموو ئەو دەستگا و مؤسسای حکومی غێری حکومی ئەوەی کە بە دینارێک دەتوانێت ئەوەی بە کڵاوێک دەتوانێت بەشداری بکات لەم پرۆژەکەمە بەشێکە لە خزمەتکردن تۆ هەر بوارێک کاتوانیت ئەبێ خزمەت بکەیت وەلابوددا و ئەمە خیارەت چونکە ئەگەر ئێمەش نەیکەین دڵنیایە جی لێگێت و ئەوەی قورئانی ژە فەرمێت دوای ئەوە ڕەشەیەمان گرێتەوانێ ئەگەر تعبیرەکە دەکرێت وەکو ڕێک نەسە قورئانەکە فەرمێ ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا چونکە زۆر گرنگە ئەم جیلێسە کارێ بکەین ئەو جیلەی دوای ئێمەیان شیای ئەم دوعاە بین شیای ئەوە بین کە بڵێن بالفعل جیلی پێش ئێمە بەردێکیان نایە سەرباند و بەشێک لە باڵەخانەی ئەوەی کە خەون و ئاواتی 100 ساڵی جیلی ڕابردووی پێش ئێمە بۆ ڕۆشتن بنیاتی بنێن ئێمە بین سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ هەر یەک لە بەڕێستان کە ئامادە بوون لە بەرنامەکە و لەسەر پرسی گەنجان و لاوان و کاریگەریان لەسەر کۆمەڵگە و فشارە لەسەر حیزبە سیاسەکانی خۆیان لەم بەردام بەشدار بوون بیدەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی پرسی ئەم جارەمان کە تایبەت بوو بە لاوان و گەنجان لە نێوان کۆمەڵگە و لایەنە سیاسیەکاندا بۆ هیوایی کە گفتوگۆیەکی بەسوودمان پێشکەش بە ئێوەی بەڕێز کرد بێت سپاسانەکەین تا بەرنامە دەرفەتێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ